دەستان خۆش ئەوەش بۆ ئێوە دەستان خۆش بێ دەستان خۆش سلام علیکم والله صار خير سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بەخێر بێن یاخوا دەستخۆشی لە برایانی کۆمەڵی دادگەریەکەین بۆ میستیڤاڵە بۆیان ڕەخساندین دەستخۆشییان لێ یەکەین وەڵام میستیڤاڵە زۆر گرنگە بۆ ئافرەتان ئافرەتی وامانەیە دەزڕەنگینە لە ماڵەوە ناتوانێت ئیشکە نازانێت لەکوێ ئیشەکەی ساغکات و ئیشکە یەت بۆ میستیڤاڵانە لەخوا بەزیابێ خەڵگە ناسێت و ئیشەکەش ئەیکەیت و خوانەی بڕێ داهاتیشی زۆر باشە لەخوا بەزیابێ تۆ بەچی بەشداریت کردووە لەم فیستیڤاڵە؟ وەڵام من بە کولێرە کاخڵە گوێز و کێلانە و دۆم هێناوە ئەمە سێم جاریشمە هاتووم لە هەڵەبجەی شەیدۆ هاتووم بوونی ئەم فیستیڤاڵانە تا چەند گرنگە لە داهاتووە بەرفڕانتر بێ وەڵا بوونیە میستیڤاڵانە زۆر گرنگە هەم بەرهەمەکە کوردەواریە و بەرهەمی خۆماڵیە و جاران خەڵک پەرەی پێ نەدرا ئێستا لەخوا بەزیابێ پەرەی پێدراوە و فیستیڤاڵەکان بەرەو باشیە ڕواستپاس بۆ خوا گیان کاک سوهەی بەخێر بێ سەر چاومان خوای گەورە سەلامەتت کا و عەزیەتت کێشاوە ماندوو نەبی وڵا دیارە خۆی هەر کارێک کە ئەکرێ چەند شتێکی هەیە یەکێ لەوانە ئامانجی هەیە یەکێک لەوانە گرنگیەکەی لە چیایە لە ڕاستیا ئامانجی ئێمە خزمەتە بەم خانمە بەڕێزانی کە هەر یەکەیان کارێکی خۆیانیان هەیە ئەمانەوەی خزمەتێکیان پێ بکەین بەوەی کە خەڵک بیان ناسێ و لە ڕووی مادیشەوە بتوانن سوود و ئیسفادەیەک وەربگرن بێگومان ئەمە ساڵی دووهەممانە و ئەمانەی کە لێرە بەشدارن زۆربیان پار ساڵیش بەشداریان تیا کردووە و ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو بە ئیزنی خوای پەروەردگار هەوڵە دەین جوانتر و باشتر و چاکتر بێت بۆ ئەوەی زۆرترین خەڵک سوودی لێ وەربگرێ جومەری خوشکانی پێنجێن بە هاوکاری ڕێکخراوی قوتابیان ئەم فیستیڤاڵمان کردوێتەوە لە بەرنامەمانە هەموو ساڵە بیکەینەوە ئەمە بۆ ساڵی دووەم بەردەوامی سوپاس بۆ خوای گەورە ساڵی پێشوو دەنگدانەوەی باشی هەبوو زۆر ڕێک و پێک بەڕێوە چوپارەکەش ئەم ساڵیش بە هەمان شێوەیە بەشداربووەکان هەموو بابەتێکی تایە هەم خواردنە دەستڕەنگینیە کاری دەستیە لە هەموو بابەتەکان نەتیایەتی سڕەکەی نەڵێ چی شەربەتی مێوشە هەنی مەسکەز و